ئەو ئاڵای ئێستا هەمانە لە ساڵی 1999 پەرلەمانی کوردستان بە فەرمی وەکو ئاڵای هەرێمی کوردستان دیاری کرد. دواتر لە ساڵی 2009 پەرلەمانی کوردستان هەفتەی کانونی یەکەمی وەکو ڕۆژی ئاڵا لە سەرجەم هەرێمی کوردستان دیاری کرد کە هەموو ساڵی لەم ڕۆژەدا ئاڵای کوردستان لە سەرجەمدا و دەستگاکان نوێ بکرێتەوە. بۆیە ئەم بەروارە دیاریکرا چونکە لە ساڵی 1947 لە هەمان بەرواردا خەڵکی کۆماری کوردستان بۆ پاراستنی ئاڵای کوردستان لە سوکایەتی پێکردن لەلایەن دەسەڵاتی ئەوسای ئێرانەوە هەستان بەداگرتنی ئاڵای کوردستان. ئێمە لە فامسکۆڵ ڕاستە پرۆگرامەکەمان ئینگلیزیە، بەڵام هەوڵ دەدەین قوتابیەکانمان هەمیشە شانازی بە کوردبوونی خۆیانەوە بکەن و شانازی بە دابوونەریت و مێژوویانەوە بکەن. ئەمڕۆ لە فامسکۆڵ یادی ئەم ڕۆژە مەزنەمان کردەوە و قوتابیان بەڕەنکردنی دەستەکانیان هەستان بە دروستکردنی ئاڵای کوردستان وەکو هێمایەک بۆ ئەوەی کە ئێمە نەوەی دواڕۆژین و ئێمە دواڕۆژ بنیاد دەنین. خۆشم ئەوێ بە دڵنیشتیمانم نەوەی شاسواری چیرە و بۆتانم خۆشم دەوێ بە دڵ کوردستانم. ئەمڕۆ ڕۆژێکی عەلەم بوو، گەڵاکە خۆش بوو، مەدرسەما بۆمە حەفلەک چێکردبی وەک مێقام بۆمە هەڵکردبینێ ماجلکت کردی بەکەنە عەلەمتان پیرۆز بیت. خۆشم ئەوێ کوردستانم ناود بەرزانیشتیمانم فدات بێ وەحەم جانم دەستپارێزم وەک چاوانم خۆشم ئەوێ کوردستانم. مرحبا، اليوم احتفلنا باحتفال يوم علم كردي. العلم الكردي هو رمز الحرية والسلام والعدالة والقوة والتعايش السلمى للقوم الكردي. Happy Kurdish Flag Day. Happy Kurdish Flag Day. My flag is my pride. My flag is a symbol of our sacrifice. My flag is very valuable. I am very proud to be Kurdish. Flag is a part of our identities. Happy Flags Day from Farm School. ڕۆڵەی شێرانی گەرمیانم لە تیرە و هۆزی جاف و گۆرانم وڵات پارێزە بەرزان و سۆرانم خۆشم دەوێ بە دڵ کوردستانم وڵات پارێزە بە دین و باوانم خۆشم دەوێ بە دڵ کوردستانم جێگای پێکاوە ژیانم ئاشتی خوازە کوردستانم ئەتپارێزم وەک چاوانم خۆشم دەوێ نیشتیمانم ناود بەرزانیشتیمانم فدات بێ وەحەم جانم ئەتپارێزم وەک چاوانم خۆشم دەوێ کوردستانم ناود بەرزانیشتیمانم. ئاڵا نیشانە و ناسنامەی نەتەوە و هەبوونی گەلانە. ئەمڕۆ هەموو گەل نەتەوەیەکی خاوەن وڵاتی سربەخۆ و بێوڵات خاوەن ئاڵای تایبەت بە خۆیانن. ئاڵای کوردستان لە لاکێشەی ئاسۆیی پێکاتووە کە وەکو دەیبینن و خوێندکارانی خۆشەویست بە پەنجە ڕەنجینەکانی خۆیان نەخشاندیان. لاکێشەی سەرەوە
کە ڕەنگی سوورە ئەوەی ناوەندی ڕەنگی سپیە وەلا کێشەی خوارەوە ڕەنگی سەوزە لە ناوەڕاستیدا خۆرێک هەیە لە 21 تیشک پێک هاتووە ئەویش هێمای 21 سێ دەگەیەنێت کە سەرەتای ساڵی کوردیە ڕەنگی سوور شۆڕش و خوێن ڕژان لە جەنگ هێز یەکسانیە زەرد ڕووناچی درەوشانەوە وریایی ئاگرە سپی ئاشتی و ئارامی و ئاگربەستە سەوز سەوزایی وڵات پاراستن لاوێتی دروشمی نەتەوەی ئاڵای کوردستان خۆری زێڕینە ئەم خۆرە لە 21 پڕتیشتی یەکسان هاوشێوەیی هەیە وە خۆرەکە لە ناوەڕاستی ئاڵایەکە چەسپاوە بۆیە لەم ڕۆژە پیرۆزەدا پێویستە هەمومان سەری ڕێز و نوازش بۆ ئەو ئاڵایە دانەوێنین جاریشتر دەستخۆشیتانە دەکەم و هیوای سەرکەوتندا دەخوازم زۆر سپاس. Hello. My name is Cliff, Mr. Cliff, and I work across the street at the Zanko Raparin. Okay, so today is I'm actually from America, but today I'm holding a flag from the country of China, right? This is from China? No, wait, no, it's a German flag. German? No, maybe it's Spanish. What country is it? Kurdistan. So in America, we have a flag, but it's red, white, and blue. But you have green because you have so much greenery in Kurdistan. But most important, you have the sun. The sun is very important. And I love Kurdistan because of the sun. It's mostly sunny here. But I'm very, very happy to be here on my first Flag Day in Kurdistan. In America, our Flag Day is in June when it's hot. But yours is in winter where the sun can shine for you. I hope you have a great day and thank you for having me visit. Thank you.